ئاورانە و کاتتان باش ئەمە ماڵی ئێمەیە من قادر نادر ئەمڕۆ هەڵسام بە لێدانی وێنەی کابینەی نۆ هەموو وەزیرەکان پەرلەمانە کارتۆنی و قەشمەری خانەکەی تێپەڕاندنی سەدان ئەوە سەرۆکایەتی هەرێمی ئێستا لە زبڵخانەی ماڵی خۆمان دژ بە وەک پرۆتستۆیەک دژ بە دەستگیرکردنی مامۆستا بەدەل کە داوای موچە دەکات کە ئەو نمایندەی هەموو ناڕەزایەتیەکانە. من ئەوە زبڵخانەیە پیسترین شتی ماڵمان لێرە دەدرێت چەند ڕۆژەکە بیر دەکەمە لەکوێ بدرێت لێرە باشتر نییە، لەو زبڵخانە باشتر نییە، ڕسمی ئەو مەسئولانە لێ بدرێت، تاوانە لە ماڵ و لە شوێنی شتی و لە دەوائیری گرنگ بدرێت. ئەوانە شایستەی بە زبڵخانە و ئاودەستن، وێنەکانیان لێ بدرێت لە پای ئەو هەموو ڕسم و تاوان و ناپاچی و تاڵانی هەر ساوەن تێنە سەرۆکی حکوومەت بازە چاکسازی دەکات، دوای ئەوە 27 میلیارد دۆلار قەرزارن. چاکسازی جەناب هەر بەخۆت پێویست ئێستا بدرێ دادگا نەگرەسە تیرۆر و شتیوانە، هەر بەس لەسەر ئەوەی زانکۆی کوردستان لە چێ بوو ئەو پارە خەیاڵیە، تەلەڤیزیۆنی کوردستان بیسار لە چێ بوو، یان قوبادە فەندی زمان لووس کە لە ئەمریکا هاتووە ئێستا لێمان بووتە ملیۆنێر، یان ئەو هەموو وەزیرە هایلایف دەژین پەرلەمانێکی کارتۆنی کە ئێستا لە سەقوتی خەڵک دوو قسە ناکەن، یان ئەو سێ دز و ملپانە ئەو سێ دز و ملپان و نێچیری گەورە مافیا ئەو وەزیرە کارتۆن ئەو جێگر مستەفای پارتیە بڕوا بکەن هاوڕێیان مێنێ من بە هاوڕێ هەبوو وتی نەوشیرۆ مستەفای ئەی هاوار ئەمە ئەوشمان ڕەوان کرد بوویتە پارتی، یان شێخ جەعفەرێکی ملپان و جەلات کە ترسنۆک دێتە ئەوروپا خۆی دەشارێتەوە. هاوڕێیان ئەوانە بەس بە گوندی دۆرە دەوڵەمەندەکانی گوندی دۆرە کە ماڵی بارزانی لێیە لەگەر دەباشان لەگەر لاهور شێخ تاالبانیەوان دەتوان هایلایف ئەو میلەتە بژین، ئەوەندە پارەی ئەو میلەتەیان بە هەموو ئەو بەرە بابانە دەزیە بە کوڕەکانی نەوشیروان مستەفا کە ئەوانیش لێمان بوونە بەرەو ملیاردێری دەڕۆن، بە هەموویان های قوتی ئەو خەڵکەیان دزیە، هەرچی خۆشیە هەرچی مڵکەچیان هەیە ئێمەیە، ئەوانە هەموو پێویستە بدرێنە دادگا، نەک ئەوەتە لە پلەی باڵایان هەبی وەکو ئیلاک سەیری خۆیان دەکەن. من بە هەر حاڵ وەک پرۆتستۆیەک کابینەی نۆ چێشەکەر کابینەی نۆ نیە لەکنە من هەموو سیستەمەکە هەر 29 ساڵی پارتی و یەکێتی و هەموو حیزبەکانی تر ئامرازێک بۆ بێکەرامەتکردنی خەڵک، بۆ تاوان و ناپاچی، بۆ خۆملیاردێرکردنی دەیان بەرپرسی گەورە، بۆی ئەوانە شایستەی زیندانن، شایستەی سوکایەتی نەک ئێستا بێن لە ژێرناوی پیرۆزی سەرۆکی حکوومەت و کوردستان کە ئەوە خەونی خەڵک بوو، کۆمەڵک چەتە و دز و جەردا یان سەرۆکی پەرلەمان سەرۆکایەتی هەرێم ئەو هەموو مرۆڤە ساقیت و دز و جەردەکە شەرم ناکەن یەک کەس راپۆرتێکی جوانیان لەسەر نادا، ئەو هەموو شکسەی تووشی خەڵک دەکەن، خەڵک گەیشتا ئەو ئاستەی شەهادە بە سەدامەکی خوێن ڕێژ دێنێت. ئێوە بیر بکەنەوە ئەگەر ئەڵمانیە ئەگەر جوولەکەیەک بگاتە ئەو ئاستی شەهادە بە هتلەر بێنێ هەمان شتە، خەڵک شەهادە بە سەدام و دارودەستەکەی دێنێ بێ کەرامەتنی ڕۆژانە لە تەلەڤیزیۆنی خەڵک جوێن پێتان دەداتن، ئێوەش وا دەزانن بوونە ئیلاهەک لەسەر ئەو خەڵکە، ڕۆژێک هەر دەتان دەینە دادگا زوو درەنگ و شەرمەزاری بۆ هەر کەسێک داکۆچیدە و دەسەڵاتە دەکات بەڕازی چۆن مەفرەزە خاستە و جاشەکان وا قێزەون ببوون لە فترەی بەعز ئەبێ ئەوانە شوابن دنیایەک ڕێز خۆشەویست.